دەستگای خێرخوازی بەخشینەوە ئەو ماتۆڕیان بە باوکم دابین کردووە کە بڵێ باوکم فۆرم پیشانداون بڵێ کە بام بۆ خۆی نخستانە نەیانتوانانی بام نەیەتوانین بۆ خۆی لێخڕێ داویانەتە بە من بۆی بژێوی ژیانی ماڵەوەی پێ پەیداکەم و ماڵەوەی پێ بەڕێوە بەرم یعنی لە باد باوکم بۆ خۆم کەسابەت بێ من بۆ خۆم کرێکار بوو بڵێ لە ئیش کرێکاری بەربوومەوە دا بۆ ئێستا دەتوانم زۆر بە خۆشحاڵێەوە ئەو ماتۆڕە لێ بخڕم و کار و کەسەبەتی پێ بکەم بۆ ماڵەوە و زۆریش پێ دڵخۆشم زۆر سپاسی دەستگای خێرخوازیش دەکەم کە توانیان ئەو ماتۆڕە بۆ من دابین بکەن. ناوم ئارام ئەبوبەکر مستەفا عەلیە خەڵکی حاجێوەم باوکم نەخۆشی بڵێ درێژخایانی لەگەڵە لاقوشتی ئیش ناکە بڵێ عەمەلیاتی بۆ کراوە بڵێ وەرگەڕاوە کاتی خۆی بۆیە ناتوانێت یعنی باوکم ئەو سێتەگەرە لێخڕێ من لێی دەخڕم و بڵێ کار و کەسابەتی پێ دەکەم بۆ ماڵەوە بۆیە زۆر سپاستان دەکەم کە توانینتان ئەو ماتۆڕە بۆ ئێمە دابین بکەن و کار و کەسابەتی خۆمانی پێ بکەین. وەڵایی ئیشەڵڵا ئیشش پێ دەکەین ناو بازاڕ سەمون فرۆشتن بێ شتقڕکردنەوە بێ بڵێ یعنی لەکەم بازاڕ ڕاوەستێ خەڵک بڵێ وەرەشتم بۆ بەرەوە یان ئەو شتانە زۆر دڵخۆشم بۆ ماتۆڕە کە توانیویانە بۆم بکڕن و زۆر سوپاسیان دەکەم و کە ئەتوانیان ئەو ماتۆڕە بۆم بکڕم بژێوی ژیانی خۆمانی پێ پەیداکەین. لەگەڵ ئێوە ئەوەی ئەوە کردانەتر هەموو ناتوانێت ئەوە بکات ئێوە هەم من نییەم قوتوبی کوردستان ئەگەرن ئێوە یارمەتی خەڵکەدەن وە بێ ئەوەی نەوتان بێ وە بێ ئەوەی بەنزینتان بێ وە بێ ئەوەی غازتان بێ وە بێ ئەوەی هیچ ئەنتاجێکتان نییە ئیلا بۆ خوایکەن و ئەمێ داهاتەوە ئەمەی پێ سپادن ئەیکەن بۆ خەڵکە بۆ فەقی بەژارە من قاچم ئەم پیاوازانێ بۆ قاچ بڕینەکەم سیار لێدام و ئاپم کردووە و ئادەم مەزانیم ئاگا قاچم بژگەکە ئەلوە ئەمە کەشم عملیاتە ئەم ئیسیفادەوەی لە یەکەم سوایی ئەیبنیوەچمە بازار پێی و بەخۆم کەڕێم پێی و دایکە هەوەسم و داوەزم و گەهاوەکانشم دانیشم چایەکە خۆم لە چایخانەیەکە یاشم و ماڵ ئەتوانم چۆن بازار سێکم گەیەک و بکەمەوە شوێنێک ئەوە شوێنی دوای کەمە قیاو چێمە بۆ ماڵ بۆ من ئەمە سیارەیەک ئەو سیارەتانی بۆ من ئەمە خێرێکی باشە خوا پایەتان بداتێ خوا سەربەستانکە خوا ئەو کەسەیەوە دوای ئیشی باشە ئەگەرێ خوا باشی بۆ بکات. کاکەگیان ئەمە پێشی ئەمە عەرەبانەیەک و پاڵیاندان پیاوێکی وەکەوە مسڵمان ئەویشی کاکەیەکی وا هە لە ماڵمانە ئەمە باشە توانای پێی بگەڕێیت ماڵی ئەوە لەگەڵێەوە ئەمەی دا پێم بەس ناڕەحەتە ئەمە وەک ئەوە نی ئەوە ساس هەڵمەگرێ ئەم وات ئەمە زۆر ناڕەحەت بۆ من ئیمجار برێکی نییە بێژی وەختی وایە لە بەرخواگا نایمشم لە بەرخواگاری خۆم ئەمە بکەڕۆیت من خۆیەوە دەماکەوم ئیسا ئەوە بۆ من زۆر باشە یا ڕەبی خوا هیدایەتان بگات.
چۆنی داەوە چۆن ئینسان قاچی نەوە بچێ بۆ ماڵی خزمە بۆ ماڵ دۆستێ بۆ شارێ بۆ ئیشێکی خۆی وڵا هەر شتێکە نەمردن حەمد و سەنا بۆ خوا بەڵام ئیتر ئینسان هەردوو قاچی نەوێ چاوەڕێی دەستی خەڵکە پاڵی پێوەنی ئەویش بۆ شوێنێکی نزیک هێشتر من ناتوانم بڕۆمەکەم پێ خوار ئیشێکی زۆر زەڕونەیە بەخۆ ناتوانم بەخشین خۆ هەرەوە ئیشی نییە برا موبایل هەیە تەلەڤیزیۆن هەیە لە هەموو شوێنێ بەخشین بەلا ساڵێ بەلا ئەوە دیم چیان چوارێکانداوە ژن و مناڵ و شتی واوتم بەخوا من لەوی ناوم بنووسم بەشکم بەخوا بۆم بێتەوە دەژم ئیشە لەوە ئیشی وەها ئەمە وەکو ئەوایە تۆ بێی قاچ خۆیتۆ لەشی من هەتا ئەو عەرەبانەمە پێ محتاج ناوە مەچم لەو بازارە لە دوکانێ لە شوێنێ ئیشێکم بێ ئەیکەم و تێمەوە وەکو ئەوە پاڵم پێوەنێ من سپاسی دەزای بەخشین ئەەکەم زۆر سپاسیانەکەم مەمنونیانم خوا دەست برێەوە باڵیانەوە بۆ ئەو هەدیە و بەخشینە خوا هێوەیش ئاوا بەردەوام من لەو ئیشتانە خوا ڕەحمتان پێ بکە یاخوا دەستان هەر درێژە بۆ هاوکاری بۆ یارمەتی بێ قاچ و کەم ئەندامی وەکو من